زۆر سپاسی ڕۆژنووزەکەم بۆ دەرفەتە بۆی ڕەخساندم تا لە ناخەوە باسی هەندێ وردەکاری لەسەر ژیانی هەواڵ هەڵمەت بڵێم. بەڕاستی یەکەم جار من کە هەواڵ هەڵمەت من بینی و ناسی ساڵی 1990 بوو لە سلێمانی. دوایەوە بۆ خۆتان نەزانن سەرۆگاپۆ لە سووریا دەرکرا، سەفەری ئەوروپای کرد، هەر ڕۆژی لە پایتەختی وڵاتێک بوو، ڕۆژی بە فڕۆکەیەک بەسەر ئاسمانی ناوچەیەکدا هاتوو چۆیە کرد. هیچ یەکێ لە وڵاتەکان پەنابەری سیاسیان نادایە، تورکیاش بە بەردەوامی فشاری دروست کرد بوو. ئەو کاتانە من هاتوو چۆی بارەگاکانی هەواڵانمە کرد، ڕێکخراوێکە بوو بە ناوی یەکێتی ڕۆشنبیرانی نەتەوەیی. ئەوانە کۆڕ و سیمیناریانە کرد، منیش ئامادە بووم لە کۆڕ و سیمینارەکانیاندا. جارێکیان سیمیناری هەواڵ هەڵمەت هەبوو، ساڵی 98 بوو بەزەبت مانگەکەم بیر نایەتەوە، کە بەشداریم کرد. هەواڵ هەڵمەتم یەکەم جار لێوای بینی. بەڕاستی توانای دەربڕینی، توانای گەیاندنی ئەو بیرۆکەیی کە سیمینارەکەی بۆ کردو سەرکەوتوو بوو، ئەتر لێوە بوو بە هاوڕێم. بەڵام دوایەوە من هەواڵ هەڵمەتم ناسی، ئەو باسی شتێکی بۆ کردم کە ئەو زووتر منە ناسێت. تەبەن منیش ئەوم ناسیوە بەڵام بیرم نایەتەوە. هەواڵ هەڵمەت بۆ خۆی خەڵکی گوندی سێبسەنانی ناوچەی قەرداغا کە سوکارەکەی خەڵکانێکی نیشتمان پەروەر بوون، دۆستی شۆڕش بوون. من ساڵی 85 بۆ 88 لە ناوچەی قەرداغ پێشمەرگە بووم، 2 ساڵ لە گوندی سێبسەنان بووم، لەوێ نەخۆشخانەم هەبوو. لە کاتی ئیسراحەتوانە یاریمانە کرد، یاری و دوو گۆڵیمانە کرد کە هەواڵ هەڵمەت بیری هێنامەوە. ئەو کاتە ئەو مناڵ بووە لە سلێمانی، ماڵیان لە سلێمانی بووە، بەڵام لە کاتی پشووە گەڕاوەتەوە بۆ گوندی سێبسەنان. کە گەڕاوەتەوە یا ئێمە بینی و یاریمان کردووە، زۆری حەز کرد بوو ئەویش یاریمان لەگەڵا بکە. لەگەڵ کوڕی مامێکی هاتوو بۆ سەیری یاریەکە کە داوای کرد بوو بەشداری پێ بکەین. ئێمەش ئەومان بەشداری پێکرد، یەک وەکو مناڵێک، ئێمە هەموو گەورە بووین، ئەویش مناڵێک، بەڵام لە یاریەکەشان سەرکەوتوو بوو کە دوایی بیری هێنامەوە. ئیتر وەکو بڵێ هەواڵ هەڵمەت لەو کاتەوە جۆرە گرێدانێکی بە پێشمەرگایەتی و بە کەسێتی من و ئانۆ هەبووە. بەداخەوە تر دوایی دروستبوونی جارێکی کە شەڕی ناوخۆیی لە نێوان هێزەکانی باشووری کوردستان و هێزی گەریلا، هەواڵ هەڵمەتوان لە سلێمانی نەمان، چوونەوە شاخ، جگەلەوەی هەندێک گیرانەوانە کە چوونەوە شاخ. تر من ئەوانم نەبینی تا ساڵی 2002. ساڵی 2002 کۆنگرەی کادەک هەبوو، کاتە گۆڕانکاری ئەکرا لە گۆڕانکاری استراتیژی بکرێت لە حارەکەی پەکەکە. 2/4/2002 من چوومە قەندەی لە دۆڵی شەهید هارون بووین لەوێ، بەشداری کۆنگرەمان کرد، ئەندامی کۆنگرە من و هەواڵ ئازاد ڕۆشتین. ئەو کاتێک کە ڕۆشتین پەچەدەکە دامەزرا بوو، چەند مانگێک بەسەر دامەزرا، تەقریبەن مانگێک بەسەر دامەزراندیان ڕۆشت بوو. ئێمە لە بارەگای پەچەدەکە بووین، هەواڵ هەڵمەتیش لێوێ بوو. کۆنگرەکە 12 ڕۆژی خایاند. هەموو ڕۆژێ ئێمە لە بارەگای پەچەدەکەەوە ئەچوینە ئەشکەوتێک کە کۆنگرەکە لە ئەشکەوتێکا بوو تقریبا. ئەو ڕۆژانە من لێوێ بووم زۆربەی کات، من و هەواڵ هەڵمەت پێکەوە ڕۆشتین بۆ کۆنگرە، پێکیشەوە هاتینەوە. تر تەبەن دەرفەتی ئێمە لە شارە چوین بۆ شاخ و چۆنە زۆر مەداراتیەکردنی، زۆر هاوکاریە کردین. تر لە مناقەشەکانە بەشداری ئەکرد، بەڕێک و پێکی ئیشەکان ڕۆشتن بەڕێوە. ئەنجا ئێمە تەبەن ئەوان دوای ئەو کۆنگرە ئێمە گەڕاینەوە دووچاری کۆمەڵێ گێرۆکێشە بووین لێرە. چاوەڕوان بووین تا 2003 کە ڕژێمی سەدام ڕووخا، پەچەدەکە هاتە خوارەوە. تر لە بەغا و لە مۆسڵ و لەو شوێنانە لە کەرکووکوانە بارەگامان کردەوە، بەڵام ڕێگەمان نادرا لە هەولێر و لە
لە سلێمانی و دۆک بارەگا بکەینەوە ئێتر جارێکیکە من هەواڵ هەڵمەتم بینیەوە کە دوای ماوەیەک ئێمە کۆنگرەمان گرت ینی مانگیەکی 2004 من بە سەرۆکی پەچەدەکە هەڵبژێرامەوە هەواڵمە زۆری حەزە کرد من وەکو سەرۆکی پەچەدەکە هەڵبژێرم ئێتر دوایەوە کە من بووم بە سەرۆکی پەچەدەکە ئەویش ئەندامی مەکتەبی سیاسی بوو ئەو ماوانەی مەکتەبی سیاسی بوو طبعاً تا 2008 ینی ماوەی 4 ساڵ من سەرۆکی پەچەدەکە بووم ینی ئەو ماوانە ئەو چەندان جار بەرپرسیارەتی جیاوازی وەرگرتووە بەرپرسیارەتی ڕاگەیاندن بەرپرسیارەتی ڕێخستن هی باڵێن کاری دیبلۆماسی لە ئیش و کارەکانیان زۆر سەرکەوتوو بوو بۆ نمونە کە کۆبوونەوەمانە کرد دوای کۆبوونەوە کە بەلاغێک دەرکەین بەیانێک دەرکەین کۆبوونەوە کەمان بۆ ئەوانە ئێتر من ئەم بەیانە چۆن دەرکەین هەواڵ هەڵمەدی ئاواڵ خەبادایمە تۆی سراحەت بکە بۆ بخۆی ئێسێمە ئینەکە دەرەکەین یانی لە ماوەیە توانم بڵێم سعاتێکی پێ ناچوو سێمە کرد هەواڵ هەڵمەدیا ئاواڵ خەبادیا هەواڵەکانی تر ئەو چالاکی کە کردومان لۆ کۆبوونەوەدا چیمان نەوتووە هێناویانە بەڕێک و پێکی دایان ڕشتووە میش زۆر مرتاح بووم زۆر دڵم خۆشە بوو ینی بێژگە لەوە جارێکیان هەواڵ هەڵمەد بەرپرسی پەیوەندیەکان بوو ئێمە وەکو پارتی چارەسەری دیموکراتی کوردستان ئەوراقی خۆمان پێشکەش کردو بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە عێراق ئەو هەوڵیەدا کە ئێمە وەکو کیانێکی سیاسی بەڕسمی بناسرین بۆی بەشداری لە هەڵبژاردنەکانە بکەین ئەو چووە بەغا ماوەی چەند ڕۆژێک مایەوە بۆی باس کردم کە برادرانی ئێرە دەسەڵاتدارانی هەرێم پارتی و یەکێتی چیان کردووە لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان وتیانە ئەمانە پەکەکەن ئەمە خەڵکی ئێرە نین ئەمانە وان ئەمانە تیرۆریستن تا کۆتایی زۆر شتیان وتووە لە بەغا لای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئێمەش لەبەرەوەی هەمووان خەڵکی باشووری کوردستان بووین ئەوراقمان هەبوو دۆکومنتی تەواومان هەبوو هەواڵ هەڵمەتیش بە ئیرادەی خۆی چوو بوو هەچی پرۆپاگەندە و پیلانگێڕی پارتی یەکێتی بوو لای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بەتاڵی کردبوو هەڵی وەشاندبوویەوە و قەناعەتی بە عادلانی سەرۆکی کۆمیسیۆن کردبوو کاتە کەسێکی عەرەبی لیبراڵ بوو کە پەچەدەکە حیزبێکی عێراقیە مۆڵەتی بەنێ بەشداری چالاکی سیاسی هەڵبژاردن بکە ئەوە بوو نازانم بە فەرمانی ژمارە 36 بوو یا 34 بوو ئێمە وەکو پەچەدەکە بووین بە حیزبێکی ڕسمی لە عێراقدا بەڵێ کاریگەری هەواڵ هەڵمەد لەوە زۆر دیار بوو تر ئەمانە کۆمەڵی شتی گرنگ بوون ینی من ئەو ماوانەی کە سەرۆکی پەچەدەکە بووم ینی هەواڵ هەڵمەتم وەکو ئەتوانم بڵێم وەکو بەشێک لە خۆمە بینی یعنی شتێک هێڵێن ئێمە گیانێکین لە دوو جەستەدا ینی تقریبان پێشنیاری من ئەو قبوڵیە کرد پێشنیاری ئەو من قبوڵمە کرد بڕیاری من ئەو قبوڵیە کرد تا بە پێچەوانەوە تا کۆتایی ینی ئەو ماوەیە ئیشێکی سەرکەوتومان کرد لەگەڵ هەموو هەواڵانە بەڵام بە تایبەتی لەگەڵ هەواڵ هەڵمەتە دوایی کە بە گوێرەی پێڕەوی ناوخۆی پەچەدەکە هەموو کەسێک بۆی هەیە دوو جار خۆی کاندید بکە بۆ پۆستی سەرۆکی حیزبەکە هەندێ پێشنیاریان بۆ من کرد کە پرۆژەیەکی تایبەت تەقدیم کەم پێویستە 2 ساڵی کە بمێنمەوە من پێم باش نەبوو ئەوتیان ئەگەر پێت باش نییە چێت پێ باشە لە هەواڵایتر پێشنیاریەکێک بکە خۆت ڕێی تۆ وەرەگرین ڕێی تۆ بەهاند وەرەگرین ڕاستیەکەی من هەواڵ هەڵمەتم پێشنیار کرد پێش کۆنگرە وتم هەواڵ هەڵمەت بە ڕێی من باشترین کەسە بۆ ئەوەی دوای من بێتە سەرۆکی پەچەدەکە هەواڵانی تریش قبوڵیان کرد ئیتر ئێمە کە چوونە کۆنگرەوە کۆنگرەی چوارەم بووە بزانم یا پێنجەمی پەچەدەکە بوو مەسەلەی سەرۆکایەتی هاتە پێشەوە من پێشنیارم کرد هەواڵ هەڵمەت وەکو سەرۆکی پەچەدەکە هەڵبژێرن و ئەندامانی کۆنگرەش هەر ئەو ڕێنمایی من یان ئەو پێشیاری منیان قبوڵ کرد هەواڵ هەڵمەت تر بوو بە سەرۆکی پەچەدەکە
بەڵام دوای ئەوە ئیتر ئەو سەرۆک بوو من مەکتەب سیاسی بووم بۆ ماوەیەک یعنی پەیوەندیەکانمان هەر وەکو جاران وا بوو ئەڤاڵ بووین ئێمە یعنی خۆ پێشەوەش کە من سەرۆک بووم و ئەڤاڵ هەڵمەت ئەندامی مەکتەب سیاسی بوو ئێمە هەر وەکو یەک ئیشمان نەکرد دوایەوەش هەروە بوو یعنی ئەگەر خەڵک لێ وردبووینەوە 4 ساڵی من سەرۆک بووم یا دوایەوە کە من مەکتەبی سیاسی بووم نەیەزانی کامان سەرۆک و کامان مەکتەب سیاسیە نەخێر یعنی ئەوە خۆی سیستەمی باوڵێن سەرۆگاپۆ ئەو شتانەی دروست کردووە مەسەلەی دەسەڵات خوازی و پێوانەکردنی خەڵک بە پلە و پۆست و ئەوانەی زۆر بچوو کردوتەوە و ڕۆحی هەواڵەتی و ئەوانەشی زۆر گەورە کردووە لە کۆبوونەوەکانە ڕابۆچوونی هەبوو و پێشبینی هەبوو بۆ ڕووداوەکان بۆ ئایندە ئەوە گرنگ بوو هیتر من دوایەوەی کە هەڵمەت لە پەشەدەکە نەما و چۆ شاخ و ئەوانە ئێمە پەیوەندیمان هەبما بوو یعنی پەیوەندیەکی هەواڵێتی ینی تقریباً توانم بڵێم من ئەگەر پەیوەندیەکی ڕێخستنیم لەگەڵ ئەوانە بوو بەردەوام ئاگاداری یەکتری بووین هەندێک جار من ناوم بۆ ئەوە نارد هەندێک جار ئەوە نارد تشتم بۆ نارد بۆ نمونە پار من کە کتێبی یادەوەریەکانم چاپ کرد لە ڕێگەی هەواڵانەوە نسخەیەکم بۆ نارد وتم ئەم پێشکەشم کرد ئەمتم بزانم سەرنج و تێبینی ئەو چییە بۆ چاپی نوێ ئەو کە کتێبەکەی پێگەیشت بوو لە 8/10/2010 نامێکی هەر هەواڵێتی برادەرانی کۆمەڵایەتی بۆ نردبووم ئەڵێ کتێبەکەم پێگەیشتووە و لە ماوەی ئایندای خوێنەوە و تێبینیەکانی خۆم بۆ تۆ ئەنێرمەوە بەڕاستی 8/10 نامەی یەکەمی نووسیوە 8/10/2010 نامەی دوێمی بۆ نووسیمەتەوە مەسەڵەن من نامەکانیەتی بۆ نمونە ئەمە نامەی یەکەمیەتی بەڵێ لەگەڵ ڕێز و سڵاوی شۆڕژگەڵی هەواڵتان هەڵمەت دیار غەریب 8/10 پەیمانەدا کە لەسەر کتێبەکە چی بزان هەبێ ئەوە بکات بۆم بنێرێتەوە لە نامەی دووەمە ئەمە نامەی دووەمیەتی کە لەسەر کتێبەکە قسەی کردووە توانی بڵێ لە کتێبەکان چەند تێبینیەکی هەیە لەسەری یعنی یەکەم ئەڵێ شتێکی باشە کردووە دووەم ئەڵێ شتێکی گرنگترە کە کردووە ئەو خەڵکانەی کە لە خوارەوە بوون تو هەر گرنگی بە بەرپرسەکان نەداوە گرنگی بە خەڵکی سادە و پێشمەرگە و تاکو و پێگاتی کۆمەڵگاکان داوە ئەوە زۆر باشە ئەوە بەستێتەوە بە بۆچوونێکی سەرۆگاپۆوە کە لێرەدا ئەڵێ وەکو ڕێبەر ئاپۆ دەڵێ مێژوو تەنیا بەرپرس و دەسەڵاتدارەکان دروستیان نەکردووە ئێوەش هەتا ڕادەیەکتان گرنگیتان بەم لایەنە داوە ئەمە ینی وەکو خاڵێکی ئیجابی وەسفیەکە ئەمە دەستنووسی خۆیەتی بەڵێ دیارە بەڵامە تا ئێستا نەکردوانە ئەخیرەتی لە دوو مەسەلەی تری خاڵی تری هەیە وەکو ڕەخنە وەکو پێشنیار ئەڵێ کە هاتوونەتە سەر مەسەلەکان دیاردەکان لێکدانەوەی قوڵتان بۆ نەکردووە یعنی لێکدانەوەتان بۆ بکردایە ئەوە خاڵی یەکەمیەتی بۆ ڕەخنەکانی هی دووەمەوەیە ئەڵێ هەندێک شوێن هەیە بە بڕوا من هەڵەی تێدایە بە تایبەتی ناوی گوندەکان بۆ نمونە لێرەدا فعلا دوو گوند هەیە من مەبەستم خاڵدان بۆ بەز نووسین وە خاڵخاڵان خاڵدان لە ناوچەی هەمووەندە ئەو گوندەیە کە لە ئەنفالەکانە ئێمە چوونێتە ناوی بەز خاڵخاڵان گوندێکە لە ناوچەی جەباریە ئەو لێەوە مەسەڵەن لە ڕووی جوغرافیشەوە ڤەڵەمەند ینی ڕاستە خەڵک ینی شارەزایەکی باشی هەیە لەسەر جوغرافیای کوردستان ینی ئەو فعلەن وایە ئەو تێبینی ئەو برادێکی کەش بۆی نردبوومەوە سە من لە گوندی خاڵخاڵانم لە چاپی نوێدا کردووە بە خاڵدان ینی هەواڵەمەند کوردەیەکی بێجگەلەوەی کە سیاسەتمەدارێک بوو مرۆڤێکی ئایدۆلۆجی بوو بڕوای بەو ڕێبازەی سەرۆگاپۆ هەبوو و بەردەوام داکۆکیەک لێ کرد و هەوریشیەدا بە زۆرترین خەڵکی بگەێنێ بەڵام لە هەمان کادا کەسێکی خوێندەوار بوو شارەزای جوغرافیا و مێژووی گەلی کورد بووە بۆ تێبینیانی خۆی بۆ نمونە ئەتوانێت
ینی هاوکاریەکی کردم کە من لە چاپی دووەمە ڕاو سەرنجەکانی ئەو وەرگرم بۆ هەندێک بوار زیاتر قۆڵ بمەوە زیاتر ئەو هەڵانە کە لە کتێبەکە هەیە چارەسەریان بکەم. هەواڵ دیارێکی لەو کەسانە بوو کە شارەزای مێژوو بوو. مێژووی ئەبەستەوە بە ئەمڕۆوە و ئەمڕۆشی ئەبەستەوە بە دوا ڕۆژەوە، چ لە قسە و سیمینارەکانیا چ لە نووسینەکانیا چ لەو کتێبەی کە تۆ باسیەکە لەسەر مێژوو نووسیوێتی بە پراکتیکیش هەوڵێەوەیەدا. یعنی بەڕاستی لەوانەیە یەکێک لەو من باسی زۆر بابەتم کرد کە پێکەوە ڕەئیمان وەکو یەک بووە، بەڵام لەسەر هەندێک مەسەلە ینی ئەو زۆر بڕوای بەم حیزبانەی باشووری کوردستانە کرد. من زۆر بەگومان بووم لەو مۆزوعانە بەڕاستی. ینی بۆەوەی لیان نزیک بیتەوە هاوپەیمانیان لەگەڵا دروستکەی هەموو حیزبەکان پێکەوە لە چوارچێوەیەکی نەتەوەییە کۆ ببنەوە دژی داگیرکرد ڕابوەستن. من تەبان یەکێک لەو کەسانم کە زۆر ڕەشبینم بەرامبەر بە هەڵوێستی نەتەوەیی حیزبەکانی باشووری کوردستان تا ئێستاش. هەتا ئێستاش لەلایەکەوە سیاسەتێکی حیزبی پەیڕەوەکەن لە باتی سیاسەتێکی نەتەوەیی، لەلایەکیشەوە لە باتیەوەی هاوپەیمانی لەگەڵ گەلی کورد لەگەڵ تێکۆشانی گەلی کورد لە پارچە جیاجیەکانی کوردستان بکەن، هاوپەیمانی و ئەتوانم بڵێم ژێر دەستەیی دەوڵەتە داگیرکەرەکانەکەن. هەواڵ هەڵمەت ئەویست ئەو حاڵەتە بشکێنێت. هەم حیزبە سیاسیەکان لە سیاسەتێکی حیزبیەوە ڕاکێشێ بۆ سیاسەتێکی نەتەوەیی، هەم هەوڵی جددی بدا ئیر بڕای بەوە هەبوو کە هەر ئەبێ وا بکەین کە ئەم حیزبانەی خۆمان لە باشووری کوردستان کە کەوتونەتە چنگی دەسەڵاتدارانی کوردستان لە چنگی دەسەڵاتدارانیان ڕزگار بکەین و بیان خێنە چوارچێوەی سیاسەتێکی نەتەوەیی دیموکراتیەوە. ئەلبەتە ئەو هەم بە نەزەریش هەم بە پراکتیکیش ئەو ئیشانەی بەڕێوە برد. خۆی ئەوە زانین چۆنە، ینی ئەوە شتێکە حتمیە ئەبێ ببێ، ئەبێ کورد یەک بگرێتەوە، ئەبێ کورد واز لە سیاسەتی حیزبایەتی تەسکی دەمارگیری حیزبی بێنێ، سیاسەتێکی نەتەوەی پێڕەو بکە و ئەمەی کە کراوە ئەمەی من ئێڵێم حیزبایەتی دەمارگیر و چوونە ناو باوەشی داگیرکەرانەوە ئەمە لادانن لە سیاست، ئەمە لادانن لە ڕێبازی نەتەوەی و دیموکراتی و نیشتمان پەروەری. ئەبێ بیان گێڕیتەوە شوێنی ینی ڕاستی خۆی، ئەبێ سیاست لەسەر لە باشووری کوردستان سیاست لەسەر سکەی سروشتی خۆی لای داوە، ئەبێ ئەم سیاستە بگەڕێتەوە سەر سکەی سروشتی خۆی. هەواڵ دیار ئیشی بۆەوە کرد. ئێمە ژەو کەسانەی کە هەڵوێست و هاوبیری هەواڵ دیار بووین و ئەوانەی تریش کە بڕایان بەو ڕێبازە هەیە، ینی ئەبێ بۆ بەرزڕاگرتن بۆ ڕێزدانان بۆ هەواڵ هەڵمەت و بیر و باوەڕەکەی ینی بەو ئاڕاستەیە بڕۆین کە هەم یەکێتی نەتەوەی لە نێوان کوردانە بەهێز بکەین، هەم هەوڵ بدەین ئەو بیر و باوەڕی کە ئەو ڕابەرایەتی دەکرد لە باشووری کوردستانە زیاتر پێشی بخەین. چونکە ئەو بیر و باوەڕە یەکێکە لەو کۆڵەکە ئەساسیانەی ڕزگاربوونی گەلی کورد لە هەموو جۆرە کێشەیەکی نەتەوەیی ئابووری کۆمەڵایەتی تاکۆتایی.